سەحر سەرکۆباییتان باش بێگومان ینی لە پێشنیان جوتیانە خورما لە نێو سەلاجەی هەر ماڵێکدا بێ ئەو سەلاجەیە بەرەکەتی دەکەوتێ بەردەوام خواردن و ڕزقی زۆر دەبێتن بۆیە ینی لە شاری هەولێر بەگشت لە هەرێمی کوردستان لەلایەن هاوڵاتیانەوە خورما خواسێکی زۆری لەسرە لە دوای ڕەمەزانیش بەڵام لە ڕەمەزان بە تایبەت لەسەر سفرە خوانی هەموو ماڵێکدا هەیە بۆ ڕۆژکاندن هاوڵاتیان بەکاری دێنن لەگەڵ ئەوەی تامێکی زۆر خۆشی هەیە لە هەمان کاتشە وزەیەکی زۆر زیاتر دەبەخشێت بە کەسانی ڕۆژگور بێگومان منیش بە دەرنیم لەو خەڵکە و خورما زۆر بە ڕێژەیەکی بەرچاو دەیخۆم بەڵام ماشەڵڵا لێرە بە ڕۆژنەوە هەموو ئەو جۆرە خورمایانەی لێرە هەن بێگومان تاقیم دەکردەوە لێرە ئەگەر ئەوەی نەگرەکەش نیشانی دەداتن چەندین زۆر خورما لە بازاڕی شاری هەولێرێ کە من ئێستا لە شەقامی باتەی شاری هەولێرم کە بەنەماکترین با بڵێن بازار و شەقامە لە شاری هەولێر لێرە خورمایش ئێجیا زۆر هەیە چەندین وڵات هەیە بە زۆر و قەبارە و شێوەی جیاواز یعنی ئەوەی هێستا بەشێکیان ناوێت لەسەر نووسراوە بەشێکی کەش ینی سا من دەمەوێتن لەگەڵ خودی خاوەن دوکانەکە قسە بکەم بزانم چەند زۆر خورما هەیە سڵاو لێبێ قوربان ئەگەر پێیان بڵێ ئەو خورمایی لێرە دەست دەکەوێت ئیکان وڵاتە چەند زۆر خورما هەیە وڵاتەکان هەموو وڵاتەکەی هەر ئەو وڵاتانی خورمایان هەیە لە لای مەدەست دەکەوێت چەند زۆر خورماتی لەم باسکە و خورمانە بەشێکی زۆری ئەمە نازم ناویان چیا پێشەشی خورمایەکان خورمای عراقی مەرغوبترین نوعی خورمایە باشترین زۆری خورما خورمای عراقیە بەرێ ئەوە عراقیە خیاری پێدەرێن شیرینیەکەی کەمترە لەوانی دیکە ئەوەیان بەرعیە تامەشی دەرەجەیەکی ئەوە زۆر مەرغوب و خەڵک خواسی زۆری لەسرە ئەوەشیان بربەنی پێدەرێن بەس ئێرانیە بەخۆی بربەن ناوەشی عراقیە خورمایەکەی عراقیە بیدایەکی مانجی هەفت هەتا مانجینۆ ئەو خورمایانەی عراقی بەردەستە هەموو جۆرەکانی بەردەستە نەوعی زۆری هەنا ئەوەشیان بەدعی پێدەرێن بەدە تامی ئەوەشیان هەر عراقیە تامیان زۆر خۆشە هەمووی تامی خۆشە هیچی لە هیچی باشتر نییە بەس هەریەکەی بە تامی خۆی گەیلان برێمیە وانە بەڵێ ئەوە برێمی عراقیە گەیلان ئەگەر گوێبیستی منی بەڵێ سەرکۆ ئەگەر گوێبیستی منی سپاس بۆ بەڕێزەکە ئەم هەموو جۆرە خورما جیاوازەی داناوە بەڵام بڵێ خواستی هاوڵاتیان لە مانگی پیرۆزە کام جۆرەیانەکەی بنەوە بۆ بەرپان و ڕۆژی پێشکەن تازە دەمیست پێی بڵێم ینی بەڵێ دەمیز و پرسیارە بکەم ئەگەر باسی ئەوم بکە ینی کامە خورما لەو ڕەمەزانە خواستی هاوڵاتیان زۆر لەسەر و هاوڵاتیان بۆ بەربان و ڕۆژەکان بەکاردێن هەموو جۆرە خورمایە هەموو جۆرە خورمایە خواستی زۆری لەسرە بە تایبەت حەجوەی سعودی کە ئەوەیانە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە خەڵکی زۆر خواستی لەسرە خورمایەکی یعنی قەسپێکی مبارەکە و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستی خۆی ساندویەتی و خورمایەکی پیرۆزە خورمایەکی مبارەکە گرانیشە پێم وابێ وانە سعرەکەی لە نێوان 15000 هەتا 25000 بە جێرەی نەوع و کوالیتی دەگۆڕێت چیلۆی زۆر باشە لێرە زیاتر خورمای ئێرانی دەبیندریا خۆ زیاتر عێراقی خورمای عراقی زیاتر دەبیندرێت خورمای سعودی شەیە فەڵەستینی شەیە ئیماراتی شەیە زۆر باشە ئەو خورمای وڵاتانە چ جیاوازێکیان هەیە یان جیاوازی خورمای سعودی لەگەڵ ئێرانی و لەگەڵ عێراقی چین بەخۆی خورمای عراقی باشترین زۆری خورمایە پێشنجی هەموو وڵاتەکانە لە خورما لە خواردن و لە تام و لەزەت تەنها ئەوە نەبی کە شکل و شێوازیتی ئێستا ئەوەیان خورمای حەجوەیە تۆزێک دەنگی وردە ئەوەشیان خورمای فەڵەستینیە تۆزێک دەنگی درێژە و شیرینی زۆرە بەس خورمای عراقی پێشەنجی هەموو وڵاتەکانە کە سعریشی گرانە مەسەلە کوالیتی و باشەکەی نییە سعرەکەی گرانە لەبەر ئەوەیە کە هەتا دێتە ئێروکانە مەسەلەن لە فەڵەستینیان لە سعودیە یان لە ئیماراتیان لە تورکیا کولفەی زۆر دەکە و گومرجی دێت سەرێ ئەوە چیلۆی 20000 دینارە سعری سابتی 20000 دینارە هەرزانترین خورما لە بازار بە چەندە چ جۆرەکە و گرانترینیشی هەرزانترین خورما لە بازاردا ئەوەیە هەیە بە 1500 دینار هەیە بە 2500 ئەوەیان بە 3000 و باشەکەیتی یعنی خورمایەکە قەپێلێک نییە یعنی خورمایەکە ناوی پڕە تەڕە نوێیە
باش گەیلان ئەگەر لەو بەڕێزە پرسیار بکەیت ئەوە هەرزانترینە بە 1500 بەڵێ بەس ئەگەر ئەویان ناوی تەڕە باشە ئێستا ئەگەم بخۆم برێم بەخۆم دەرێم ئێرانی ئەو جە خەڵک دەزانی ئەگە برێم عراقی کەسەش پێ ناکات گەیلان ئەگەر کوێت لە دەنگی منەوە بێ لەو بەڕێزە پرسیار بکەیت ئەمە زۆر جار خورما ئەگەر لە پاکەتا بێت ئەیهێنینەوە ماڵەوە با بڵێن ئەو چینەی لەسەرەوەی زۆر جوانە بەڵام لە ژێرەوە خورماکە ترشاوە بە چیا بزانین خورمایەک تازەیە کواڵیتی باشە بیکڕین زۆر باشە زۆر باش کاک عەلی بەشێک لەو کەسانی کە خورما دەکڕن بەتەبێت لە ناو پاکەت سەرەکەی جۆرێکە لە ناویشی جۆرێکە زۆر خورمایەک بیکڕین کە سەر و با بڵێن بنەکەی کۆتایەکی هەموو وەک یەک بیتن ئەوانەی تاریخیان لە شوێنی خۆیەتی جوان سەیری تاریخەکەی بکرێت کوالیتی خورمایەکەی بکرێت سەرەوە بن دەکرێت و تەماشایکەن ئێستا ئەوەیان سەحر لە پێش کامیڕە ئەوە بۆمانی سەراوژێر کرد یعنی یەک دانە وشک یەک دانە خراپ شەکری نییە بەس خورمای ئێرانی یعنی لەبەر ئەوەی هەرزانە خەڵکی زۆر ڕووی تێدەکەن و دەیکڕن و تامیشی خۆشە دەرەجەیەکە زۆر باشە باس لەوە بکە ینی بەشێک لە خەڵک کە حەزناکە خورما بڵێ زۆر شەکری هەبیتن بەتابێت ئەوانێ سوکریانەیە خورما هەیە بۆ ئەو کەسانە کە شەکریان زۆر بەرزە ئەو جۆریان ئەویان مەبرومی پێدەرێن زۆر شیرن نییە سعودی ئەوە مەبروم زۆر شیرن نییە ئەوەشیان عراقی ئەوەشیان زۆر شیرن نییە لە سەرەتادا گوتم ئەوە شیرنی کەمە خەڵک لە باتی شەکری لەگەت سایدی خوا ئەو شتانە ئێستا ئەو نوع عشم هەیە ئەو نوع ئەوە عشرەیە ئەوە یعنی دەتوانی بیکەی مەحشی یعنی جیزی تێکەی پستقی تێکەی یان شتی تکەی تێکەی لەگەر جیزی گەلەگەلە خۆشیان لەگەر تەعینی زۆر خۆشە ئەو نوعیان دەکرێتە ماحشی ئەو هەموو نوعک دەکرێتێ بەس ئەو نوعیان تام و لەزەتی خۆی هەیە سەلامەت بی بەڕێزی زانێرەکانت بەڵێ سەحر ینی سەرکۆ ئەمە زۆر و شێواکانی خورما بوو لە شاری هەولێر وەکو دوکاندارە باسلەوە کرد کە وڵاتانی سعودیا ئێران ئیمارات عێراقی کە پێشەنجی ئەو خورمانێکی تێکە لە شاری هەولێر هەیە بێگومان هاوڵاتیان ژیانی خواستێکی زۆر تایبەتیان هەیە لە شاری هەولێر لە بۆکردنی خورما بە تایبەت بۆ گۆڕانکردن و ڕۆژوشکاندن و بێگومان لە مانجی ڕەمەزان خواستەکەی زیاتر دەوێت بەڵام لەگەڵ ئەوەژە لە دوای ڕەمەزانیشیانی خەڵک هەم بەکاردێنی هەم دەیخواتن و کوتم بۆ چەندین جۆر بۆ هەویرکاری یاخود بۆ بابەتی دیکەش خورما بەکاردێنێت.